خب کاک عبدڵا دەست پێکەین بەشی دووەمی بەرنامەکەمان مەمنون کە باسم بەشداریتان کرد لە بەشی دووەم بەرنامەکە هەر بۆ جۆرە کە لە دەستپێکی بەرنامە بەشی یەکەم عەرزم کرد ئەم تەوەریەم بەشەمان سەبارەت بە ڕووداوەکانی و دوایانەی عێراق و بالاخره کاریگەریەکان و دەرەنجامەکانی لەسەر پرسی کورد و چ لە باشووری کوردستان چ لە پارچەکانی تری کوردستانە وەکو دەستپێک پێم خۆش بوو بەحاڵ خۆتان نەزانن پرسێک وەکو داعش هاتوتە ئاراوە ئەگەر چە خۆ مێژوەکەی هەڵەگەڕێتە بۆ دواتر وە لە بەرحەڵەم دو سێ ساڵە خێرە دو ساڵە خێرە بەهۆی جریانی سووریە تا حدێک گەشەیە کرد ئەمما ئیسە ئەو شتەکە لە عێراقا ڕوویداگا وەسەکە لە ماوەیەکی زۆر کورت و کەم تقریبا ناتوانین بێژین لایەکی زۆری ناوچە سونی نیشتەکانی عێراقی داگیر کردووە خۆ بەرحەڵ مقاومەتێک یا بەرخودانێکی ئاچنانیش لەلایەن ئەرتشی عێراق نەبوو پێتان وایە هۆکاری سەرهەڵدانی داعش بەم شێوە وە گەشەکردنی بەم شێوە لەم قۆناغی ئێستای عێراق چیەوەیەوە بۆچی دەیگەڕنەوە قەزیە دیارە کێشەیەکی زۆر لە مێژینەی مەزهەبی 1400 ساڵە هەیە لەم عێراقە بینی شیعە و سونی ئەمە بەجێگەی خۆی هەمیشە بوو هەمیشە کاریگەریشی بووە بەڵام لە ڕاستیدا بۆیە داعش وەکو هێزێکی توندڕەوی بێبەزەیی کە لە خراپترین شێوەکانی درندانەی تێرۆریستی کەڵوەردەگرێت توانیوێتی لە ماوەیەکی کووردا ئەو دەستکەوتانە بەدەستبێنێ و مووسڵ و شوێنەکانی دیکە بگرێ دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لە دەورەی حکوومەتی مالیکی لەم ساڵانی دواییدا حکوومەتی ناوەندی بەغدا نەیتوانی عەرەبی سونی بۆ بەشداری لە پرۆسی سیاسی لە عێراقدا ڕاکێشتێ بۆ لای خۆی سیاسەتێکی تایفی و سیاسەتێکی سێکتاریستی و مەزهەبی گرتە پێش و زۆرتر بەلای ئێراندا شکاندیەوە و ئێرانش هەر بۆ بە وولایەدا بردی نەتیجەکەی ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر عەرەبی سونی لەگەڵ خۆی کرد بە دوژمن عێراقی نوێ کە دەبوایە عێراقێک بێ هەموو پێکهاتەکان تێیدا بەشداری بکەن و هەموویان بە وڵاتی خۆیان و مڵکی خۆیان و دەوڵەتی خۆیانی بزانن ئەو هەستەی نەدا بە عەرەبی سونی و ڕۆژ بە ڕۆژ دەستی بەسینەوە نان دووری خستنەوە و ئەگەر داعش یا کۆنەباسیەکان یا هێزەکانی دیکە ئەوانە فرسەت دێنن هۆیەکەی ئەوەیە کە لەم ناڕەزایەتیە کەڵگوەردەگرن کە ئەمڕۆ لە نێو عەرەبی سونیدا هەیە ئێوە هەرەوەندە بڕوانن لە ماوەی ڕابردوودا کە پارێزگارێکی کورد دکتۆر نەجمەدین کەریم لە کەرکووک دەسەڵاتی بەدەست بووە وەها ئەو شارەی ئیدارە کردووە ڕەنگ بێ بە هەموو ئامارێکی زۆرایەتەکەی هەر کورد بن بەڵام وای ئیدارەی کردووە کە عەرەب و تورکمان و ئەوانی دیکەش هەمووی لێ رازین هەمووانی پاراستووە بەرژەوەندی هەموو لایەکی لە بەرچاو بووە و هەستی بەشداری و خۆماڵی بوونی داوە بە هەموو لایەکی بۆیە تەنانەت زۆر کەس دەڵێن لە دەنگدانەکاندا عەرەب و تورکمەنش دەنگیان داوەتێ لە دەنگدانی یەک دوو مانگی پێشوو بۆ پارلمانی عێراق ئەم سیاسەتە لەلایەن دەوڵەتی مەرکەزی عێراق و لەلایەن مالیکیەوە ڕەچاو نەکرا عەرەبی سونی کران بە دوژمن و دیارە هەروەکو باسم کرد ئێران لە پشتی بوو و ئاورێک کرایەوە یعنی بڵێ سەی سەند بە ناوی کێشەی شیعە و سونی مالیکی بۆ کوردی شەروا بوو مالیکی وەکو دەزانین موچەی کوردستان هەرێمی کوردستانی بڕی بوو جێی لێ بڕی و زۆر شتی دیکە بە حکوومەتێکی کاگڕەوانەی دیکتاتۆری بە پێگە و بنگەیەکی زۆر کەمی کۆمەڵایەتیەوە هێنا ئاراوە ئەو نەتیجەی هەر لێ دەبووە دیارە ئەمە تاوانی داعش یا تاوانی هێزە توندڕەوەکان پاساو ناکە بە هیچ جۆرێک کە گروپی توندڕەوی کۆنە پەرستی تێرۆریستن و مەسەلەیەکی جیاوازە لەولاوە دەبێ مەحکوم کردن ئەوان بەڵام حەقیقەتی ئەوەیە کە زەمینەسازی ئەم وەزعە
حکوومەتی مرکزی بەغدا و بێتوانایی ئەم حکوومەتە لە ڕاکێشانی لە کردنی خۆی بە حکوومەتێکی بنکە فراوانی هەموو خەڵکی عێراق. کاک عەبدوڵڵا بەرحەڵ حکوومەتی ئێستای عێراق بەسڵات دەوڵەتی یاسا کە ئەمساڵێ سەرۆکوەزیرەکە بەرحەڵ مالێکیە بە خۆپشایەت دەها کەسی تر وەکو سیاسەتمەدارن بەرحەڵ ساڵها تەجروبەیانە و قەتعاً بە قەولی عەرەبەکانێکن دراسی بارودۆخی ئێستای ناوچەیان کردووە وەکو سووریا وەکو ناوچە سمونیشەکان خۆیان. پێتان وانی ئایا مالێکی نەیەتوانی کارێک بکات کە دیاردەیەک لەو شێوە ئەویش بەم شێوازە عەجیب و سەیرە یەکدەفە ئاوا سەر هەڵبدا، یانە بێتان وانە شیعەکان توانی کارێک بکەن کە نێوانی خۆیان و سنە ئەوەندە ئاڵۆز نەکەن کە ناڕەزایەتێکی ئاوا لە بێتە ئاراوە کە بە قەول معروف وتی هێزێکی تێرۆریست وەکو داعش بتوانێت لەو دەرفەتە کەڵک وەربگرێت؟ ئەمە بێگومان ڕێگەچارەی هەبوو ئەوم بابەتە. دیارە داعش نەک بە ناوی داعش بەڵام لە پێشدا لە عێراق سەری هەڵدا، بەڵام دوایە بەشێک لە هێزەکانی گوێستەوە بۆ سووریە چون ئەوەی پێکەش و هەوایەکی گونجاو بوو بۆ گەشە سەندن و پەرەسەندنی خۆی. بازێک شوێن و ئوستان یا پارێزگای وەکو ڕەقە و ئەوانەی دەیر زور و ئەوانیان خستە ژێر کۆنتترۆلی خۆیانەوە و ئەم جارە بە کەڵگرتن لە وەز ئەو جارێکی دیکە هێزەکانیان ناردەوە بۆ عێراق. ئەمە هەمووی پێشی پێدەگیرە. جارێک پێش هەمووان ئەگەر حکوومەتی ناوەندی عێراق بەڕاستی حکوومەتێکی دموکراتیک بواە، بەڕاستی حکوومەتێکی بنکە فراوان بواە، حکوومەتێکی فیرقەئی متعسب نەبوایە کە بەشێکی زۆر لە دانیشتوانی عێراق لە عەرەبەکانی بخاتە ئەولاوە بیان کاتە دوژمن، بێگومان ئەو وەزعەی لێ نەدەکەوتەوە. ئەگەر دەوڵەتی مالیکی بیتوانی بە لە پەنا ڕاکێشانی ئەوان بۆ بەشداری لە پرۆسەی سیاسیدا دوو کاری دیکەشی کردبایە کە دیاری هیچیانی نەکردووە. یەکیان دابینکردنی ئەمنیەتە لە عێراق، ئەوەی بۆ نەکرا هەرگیز، و دووهەم گەشەسەندنی ئابووری، ئەوەشی بۆ نەکراوە. تۆ تمەشاکەن دیسان نمونەی هەرێمی کوردستان دێنمەوە، ئەمانە هەردووچیان لە کوردستان کراوە، بێ هیچ کەم لەوانە بێعیب نەبن لە کوردستانیش، بەڵام دیسانیش ئەمنیەت تا ڕادەیەکی زۆر چاک پارێزراوە و گەشەیەکی ئابووری بەخۆوە بینیوە. ئەلئان ئێستاش بەغدا ناتوانێت کارەبای دانیشتوانی کە پایتەختی عێراقە بە دەیان میلیارد سەروەتی نەوتی هێشتا نەیتوانیوە چوار وێزگەی کارەبا دانێ و کارەبا بگەێنێ، بەرق بگەێنێ بە خەڵکی شارەکە. دەی کوردستان بە ئیمکاناتی کەمتریشەوە توانیوێتی ئاو دابین بکات، توانیوێتی کارەبا دابین بکات، توانیوێتی جادە و ڕێگاوبان و خوێندن و مەدرسە و هەموو ئەوانە دابین بکە، ئەمنیەتیشی هێناوە بۆ خەڵکەکەی. مالیکی نەتوانی بەشداری سیاسی پێک بێنێ، نە ئەمنیەتی هێنا وە نە گەشەی ئابووری. ئەوانە سەرچاوەیەکی گەورن. دیارە هەڵەکانی سیاسەتی ڕۆژاوا و ئەمریکا لە سووریەش بێکاریگەری و بێتەسیر نەبوولەوە. ئەگەر ئەمریکا و ئەوان یارمەتی ئۆپۆزیسیۆنی سێکولار، ئۆپۆزیسیۆنی نیانەڕە و ئۆپۆزیسیۆنی تاڕادەیەک دموکراسی خوازی سووریایان بدابایە، نەک ئێستا لە پار و پێرارەوە لە 2 ساڵ و 3 ساڵ لەوە پێشەوە بۆ ئەوەی ئەوان بتوانن دەستی باڵا پەیدا بکەن لە معارەزە و دژایەتی لەگەڵ بەشار ئەسەددا. بێگومان دیسان ئەم وەزعە دەیتوانی زۆرێکی تر بێ، بەڵام غەرب و بە تایبەتی ئەمریکا دەستەوەستان بوون، هیچ یارمەتیەکیان نەکرد، لێی گەڕان لە بەرچاوی ئەوان داعش و هێزە توندڕەوە ئیسلامیەکان جا لە پێشدا نووسرا و دوایش داعش وردە وردە دەستی باڵایان پەیدا کرد، هەتا شەڕێکیان لەگەڵ بەشار ئەسەد دەکرد، 10 شەڕیان لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سووریە و لەگەڵ کوردی سووریە و لەگەڵ خەڵکەکەی دیکە کردووە، کەسیی پێ نەکتن. و خەڵکەکەی دیکە معارەزەکەی دیکە نە بە کوردەوە نە بە عەرەبەوە هیچی ئەو پشتیوانیەکی جدی لێ نەکرا لەلایەن ئەمریکا و دنیای ڕۆژاواوە.
ئەوەش دەیتوانی تەفسیری بێ. دیارە دەخالەتی دەوڵەتانی دراوسێژ لە کاروباری عێراقدا ئەوی شەر بێگومان کاریگەری خۆی بووە. ئێران پێش هەمووان یەکێک لەو کەسانەیە کە تاوانکار و تاوانبارە لە هەڵایساندنی شەری شیعە و سونی و زێدەخوازی لەو بارەیەوە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناوچەکەدا. هیچ لە ئەفغانستان هەروە دەکات، لە عێراق کردوویە، لە یەمەن پشتی حوسیەکانی گرتووە، لە عەرەبستانی سعودی دەیکا، لە هەموو وڵاتێک ئێران خەریکی تێکدانی ناوچەکە و دروستکردنی ئەم شەڕە فیقیەیە بینی شیعە و سونی. ئەویش تەأسیری بووە. دەوڵەتانی عەرەبیش بە هەمان شێوە نەک هەمویان بەڵام بەعزێکیان تەدەخولیان کردو و دەستێوەردانیان لە کاری عێراقدا کردو. ئەوانە هەمووی لەسەر یەک کۆ بۆتەوە. بۆیە داعش توانی لە مەودایەکی ئاوا کەمدا ئەو دەستکەوتانە بەدەست بێنێ. بێ ناکارامەیی، بێ بیرروباوەڕی، بێ دیسیپلینی لەشکر و ئەرتەشی عێراقیش ئاخر دەبێت لە بەرچاو ببوو. جارێ چێ دەڵێ بەعزێکیان دەستکیسی داعش و ئەوان نەبوو، چێ دەڵێ ئەوی دیکە لەبەر بێورەیی و بێ دیسیپلینی و هەرچی و پەرچی بوون و ئەم شەڕە فیرقەیە لە عێراق ئەوی دیکەش بە پێویستی نەزانیوە ڕوحیە و ورە و ئیرادەی مقاومەتی نەبووە. لە ڕاستیدا ئەڵتەش هەڵوەشاوە لە خۆشەڕی نەکرد لە مقابل داعشدا. 6,000 هێزی عێراق کە دەیان میلیارد دۆلاری ئەمریکایی لێ خەرج کرا بوو لەو لەشکرە هەڵاتن هەڵوەرین. ئەوانەی کە تا دوێنێ زۆر ئازابوون لە هەڕەشەکردنی کورد هەمووی پەنایان هێناوە بوو لە هەولێر پەنابەرن ئێستا کار بەدەستانی گەورەیە. ئەوانە هەمووی دەستیان داوەتە دەزیەک ئەم وەزعیان خۆخارد. بەڵێ پێشی پێدەگیرا ئەگەر سیاسەتەکان زۆرێکی دیکە بووە. بەڵێ کاک عەبدوڵڵا من اتفاقا سوالی بعدیم هەر پرسیاری بعدیم هەر لەسەرەوەی جمهوری ئیسلامی بوو، کۆماری ئیسلامی کە ئێوە ئاماژەتان پێ کە ڕەبەت ئەمە شاید پێویستە کەمە باسەکە ڕێزێک باسکەین. ڕاستە دەنگۆیەوە هەیە وە قەتعەنیش وایە کە هێندێک لە وڵاتانی کەندا و یا وڵاتانی بەرحاڵ هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەیە کە سونین بەرحاڵ خەریکن یارمەتی گروپە سونیە شاید ڕادیکاڵەکان وەهابیەکانت یا گروپە سەلەفیەکان وەکو داعش. ئەمە خۆ هەیە، بەڵام پرسەکە ئەوەیە کە مێژوو تقریبا نیشانیەدا تا پێش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 تقریبا ئێمە کێشەی فیرقەی و ئاینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر کەم بوو یا نەبوو یا زۆر کەم بوو. دەرواقع حکوومەتی ئیسلامی بەهاتنی ئەوە کە هەوڵ با هیلالێکی شیعە دروستکاتەوە بەرحاڵ شۆڕشی خۆی هەناردە بکات لە ڕێگەی شیعەکانی ناوچە و بەرحاڵ لە لوبنان ئەوە لە حتا لە قبتەکان لە مسر لەگەڵ فاتمیەکانە بەسڵا و لە سارە جێگەلێکەوە ئاماجتان بکرد. بێتان وانە شاید سیاسەتەکان جمهوری ئیسلامی بوو گەوایسەوە کە وڵاتانی بەرامبەری بەسەراحەت دەرسکەم وەکو عەرەبستان یا قەتەر مەجبور بن ناچار بن بۆ حەفزی ئەو پارسەنگیە یارمەتی گروپە سونیە تۆندڕەوەکان بدەن کە نەهێڵن شیعەیە نوعی جمهوری ئیسلامی دەرواقع خۆی بەسەر منتەقەکە زاڵکات. ئێران هەر لە سەرەتاوە و دوای ماوەیەکی کەم هەوڵی داوە بۆ دروستکردنی ئەوەی بخۆیان پێی دەڵێن سودوری ئینقیلابی ئیسلامی. لەبیرتان نەچێتەوە کە لە شەڕی ئێران و عێراقیش ڕاهی قودس ئەز کەربەلامی گوزەرەت شعاریان بوو، پێیان وا بوو دەبێ حتمەن کەربەلا بگرێت، پێیان وا بوو دەبێ حتمەن عێراق بڕوخێنێت. ئێوە تماشا بکەن ئێران دەخالەتی لە ئەفغانستاندا کردووە بە نەفعی شیعەکان، دەخالەت لە پاکستان دەکا هەر بەو جۆرە، هەوڵ دەدا بەحرەین بێسوبات کا و شەڕی نێوخۆیی لە نێویاندا پێک بێنێ، بۆ کوێیت هەرە و هەوڵە دەدا، بۆ بەعزێک لە ئوستان و ناوچەکانی عەرەبستانی سعودی هەروایە، بۆ حوسیەکانی یەمەن هەرە و هەوڵە دەدا، حیزبوڵای لە لوبنان دروست کردووە، سوپای پاسدارانی ناردووە بۆ سووریە. یعنی ئێران بەڕاستی دەخالەتێکی گەورە و زۆر زۆر زیانبار لە ناوچەکە دەکا. دیارە ئەمە کایەکە کە بە ئاگرتێکە و خەڵکی جوابی دەدەنەوە، تەعەسسوبی تەرەفی مقابلیش خۆ نابێ نادیدە بگری، ئەخەوانیش عینی شت بربەرەکانێ دەکەن و
شەڕی شیعە و سونی شەڕێکی ناپێویست شەڕێکی کۆنەپەرستانە شەڕێکی زیانبارە بە هەموو نەوعێک دەبێت پێشی لێ پێبگیرێت زاوە بێزگەلەوەی بۆ کورد هەر بڤەیە نابێ بچێتە بە هیچ جۆرێک نابێ بچێتە مەیدانی شتێکی ئاوا بەڵام مەبەستمەوەی ئەم شەڕە و ئەم جۆرە سیاسەتەی کۆماری ئیسلامی ئێران هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوتە بۆشکەیەکی بارود جا زەمینەی مێژووی ئەو کێشەیەشەیە لە 1400 ساڵ لەوە پێشەوە دەیت گروپی تندڕەوی جیهادی عەرەبی سونیش هەن هەر لە ئەلقاعیدەوە تا ئەوانی دیکە ئەوان کە ئەمڕۆ گەیشتۆتە داعش ئەوانش پڕن لە گروپی تێرۆریستی پڕن لە گروپی تندڕە و کە ئەوانی شیعە بە رافیزی دەزان و پێیان وایە خوێنی حەڵاڵە ئەم وەزع ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەو ئاقارەدا بردووە کە بردوویەتی ئێمە زۆر جار ڕامانگەیاندووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی ئاسایش و ئارامی و بەختەوەری و هێمنی بەخۆیەوە نابینێ هەتا ڕژیمی کۆماری ئیسلامی بە ویلایەتی فەقیهەوە لەسەر کار هەرەوە معنای نییە معنای ئەوە نییە کە بە دوای ئەوەدا خێر و خۆشی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگرێت نەخێر بەڵام سەرچاوەیەکی گەورەی ئەو گرفت و جێرە و کێشەیە وشک دەبێت وەختی ئێرانیش دەتوانێت پەیوەندیەکی لەبارتر و مثبەتتر لەگەڵ دنیای دەرەوەی خۆی بگرێت حکوومەتی جمهوری ئیسلامی ویلایەتی فەقیه هەموو دنیای کردوتە دوژمنی ئێران چون ئێرانی بەگشت هەموو دنیادا کردووە بەڵێ وایە بە سڵاح یا بە وتەیەکی تر سەری مارەکان بڕۆ لە تارانە بەقەڵ هەزیون غارجی بستان بەلەوە کە بڕینە سەر پرسی کورد لەم قۆناغەدا کە گرنگترین شاید بەشی بەرنامەکمانە پێتان وایە سەرهەڵدانی داعش یا ئەم سەرکەوتنانەی داعشی سەر ڕەنگە درێژماوە نەبێت کورتماوە بێ لە هەمیان مدەت بە باسڵاح چه تاسیرێکی لەسەر پێگە و نفوزی جمهوری ئیسلامی وایە توانایی و بوونی جمهوری ئیسلامی و کۆماری ئیسلامی لە ناوچەکە بە تایبەت لە عێراق دادەنێت ئایا بێ بە لەمپەڕێک جمهوری ئیسلامی هەروەکو باسیشمان کرد بۆ خۆی یەکێک لە هۆکارەکان و مسەبیبەکانی خوڵقانی ئەم وەزع و ئەو کێشەیە کە ئەوڕۆ پڕیشکەی ئەو ئاورە ڕەنگ بێ خۆشی بگرێتەوە بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێ تەسەوری منەوە نییە مەگەر هێزەکانی دیکەی سونی لەگەڵ کەون بە هەموویان غەربی عێراق و وەسەتی عێراق وەکو چۆن جنوب شیعەیە و شمالی کوردستانە وەسەت و غەربەکەشی سونی بیگرێ و هێزەکانی دیکەی سونی بەڕاستی وڵات ئیدارەکەن کەنا داعش ئێستاشی لەگەڵ بێن نە ئەوەندەی هێز زۆرە و نە قودرەتی ئیدارەکردن و تشکیلی دەوڵەتێکی ڕاستەقینەی هەیە لەوێ ئێران بێگومان بیر لەوە دەکاتەوە کە دەخالەتی کە تا ئێستا بوویەتی زیاتری بکات لە عێراق لە حاڵێکدا ئەوە دەرمان نییە ئەوە دەردە بۆ خۆی یعنی دەردەکە زیاتر دەکات دەخالەتی ئێران لە عێراقدا تا دەرمانێک بێ بۆ کێشک لابردنی دەخالەتی خارجی لە عێراقدا بە ئێران و بە وڵاتانی دیکەوە بە بڕوای من هەنگاوی ئەوەڵە بۆ چارەسەری ئەو کێشەیە دەوڵەتانی دراوسێ هیچی نابێ ئەو دەخالەتە بکەن ئەگەر کۆمەڵگەی نێونەتەوەئی کە تعسوبێکی لەو بارەیەوە نیە و لایەنێکی ئەو کێشەیە نییە بێ دەخالەتکە ئەو حسابێکی جیاوازە بۆیە بە توندی دەبێ بوەستینەوە بە دژی هەر نەوع دەخالەتێکی ئێران و مەحکوم بکرێ و هیوادارم کۆمەڵگەی نێونەتەوەیی و ئەمریکا بەو ڕێگایەدا نەڕۆن و ئەگەر دنیا بوو شتێکی ئاواژ بوو هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بە دەخالەتی ئێران لە خاکی عێراق نەدا. بەڵێ اتفاقاً باسی کورداتە بەرەو پێتان وایە کورد لەم بارودۆخەدا پێگەی کورد چۆنە هەم ڕۆڵی و هەم دەستکەوت یا ڕەنگە غێری دەستکەوت بکورد پێتان وایە ئایا ئەوە کە تەبلیغە کرێ پرۆپاگەندا کرێ هەل بۆ بەدیهاتنی خەون و ئارزووی دێرینەی کردووە لە مێژینەی کردواتە سربەخۆیی و پێکێنانی یەکەمین حکوومەتی کوردی بە شێوەیەکی سربەخۆ لە سەردەمی ئێستادا ئایا پێتان وایە هەلە ڕەخساوە؟
ڕووداوەکانی عێراق بە داگیرکردنی مووسڵ و شوێنەکانی دیکە وردە وردە تازە خەریکە لەبەر یەک دەکرێتەوە و خەریکە دەشکۆفێتەوە لەبەرەوە جارێ معلوم نییە کە داهاتووی عێراق چی لێ دێت جارێ بە بڕوای من زووە بۆ نەتیجەگیری لەبارەی کۆتایی و ئەنجامی ئەم ڕووداوانەوە چون ئەم ڕووداوانەوە ڕووداوانە هەر ئێستا لە حاڵی ڕووداندان بۆیە من جارێ پێم زووە کە بە هیچ لایەکدا نەتیجەیەکی قەتعی وەربگرین بەڵام تا ئێستا چی بووە زۆرتر دەگەر بۆ هەرێمی کوردستانە جارێک کاریگەریەکەی بۆ پارچەکانی دیکە کوردستان ئێران و عێراق و سووریە جارێ نەتیجەیەکی عەجایب زۆری من بۆ نابینم بە تایبەتی بۆ ئێران و تورکیا بەڵام بۆ کوردستانی عێراق بۆ هەرێمی کوردستان سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو بۆشاییەی لە ئەسەر لێک بڵاوبوون و هەڵاتی ئەرتشی عێراق و جێچۆڵکردنی ئەرتشی عێراق هاتە پێشێ پڕکردنەوەی ئەو بۆشاییە لەلایەن کوردەوە ئەویش نەک هەموو جەیەک ئەو جێیانەی کە بەشێک لە کوردستانە بەڵام بەشێک لە هەرێمی کوردستان نەناسراوە ئەوانە ئەوە بە سیاستێکی دروست و گونجاو دەزانم ئەگەر ئەو کاران نەکرابایە دوو حاڵەت دەهاتە پێشەوە یەکەم کە زۆرترین ئیمکان بوو ئەوەیە کە داعش ئەو شوێنانەشی دەگرت ئەو بۆشاییە داعش پڕی دەکردەوە کە ئەوە زەرەروزیانێکی گەورە بۆ کورد زەرەروزیانێک بۆ خەڵک بۆ ئەمنیەتیان بۆ ژیانیان دەبوو قەتڵ و عام دەکەوتە ڕێ هەروەکەوەی لە مووسڵ و جێگاکانی دیکە خستویانەتە ڕێ بە هەموو بەهانەیەک ئەوانە گروپێکی تۆرۆریستین بە هەموو بەهانەیەک دەتوانن ئەو کارە بکەن بەرحاڵ داعش دەیگرت کە بۆ دوا ڕۆژیشدا چۆڵی نەدەکرد ئەو سەفەر وەسەر خۆیانی وەسەر جۆرێک حکوومەتی داهاتووی خۆیانی دەخت دووهەمیش ئەوەیە داعشیش نەهاتبایە بێسەرەوبەرەئی و دڵەڕاوچێ و ترس و نیگەرانی و بێئەمنیەتیەکی زۆر ناسەقامگیریەکی زۆر لەو شوێنانە دەهاتە ئاراوە بۆیە هەموو ئەو شوێنانەی پێی دەڵێن ناوچە کێشە لە سەرەکان یان ناوچە دابڕاوەکانی کوردنشین کە جوزوی ئەو سێ ئوستانی دهۆک و هەولێر و سولەیمانی نین بەڵام بەشێک لە کوردستانی عێراق لە باشووری کوردستان پێک دێنن پڕکردنەوەی ئەو شوێنانە بە عەقیدەی من سیاسەتێکی گونجاو بوو ئەوەش کە حکوومەتی هەرێم نەچێت لە مووسڵ و لە شوێنە عەرەبەکان بچێتە ناو قوڵایی خاچی ئەوانە و شەڕی داعش بکە بۆ کاتی ئێستا من ئەوەش هەر بە گونجاو دەزانم چونکە ئەمە جارێ شەڕی کورد نییە مەگەر ئەو کاتەی داعش زۆر دەستی باڵا پەیدا بکە هەروەکو عەرزم کردن ناوچەکانی غەرب و وەسەتی عێراق بگرێت کە گرتیشی بە تەمای هێرش و تەعەڕوزێکی گەورە بۆ داگیرکاری و کوشتوبڕ لە کوردستان بێ دیار ئەو وەختە لەش پێشمەرگە و بە خەڵکەوە دەبێ مقاومەتێکی جەماوەری سازمان بدرێ و ڕێک بخرێ لە بەرابەریاندا نابێ قەت پێ دوا بێت داعش دۆستی کووردە یا خێری کوردی پێوەیە نەخشتی ئاوا لە ئارادانین ئەو ڕێکراوە ئێستا ڕوویان لە شیعە عەرەبەکانە چێ دەڵە سبەینە ڕوو ناکەنە کوردستان بەڵام بۆ حاڵی حازر دەست پێشخەری شەڕی لەگەڵ داعش لە قوڵایی ناوچە عەرەبیەکانەوە دیارە سیاسەتێکی گونجاو نییە و پێم وایە بە حەق هەرێمی کوردستانیش نەگرتۆتە پێش ئەوەی کە تا ئێستا دەرکەوتووە ئەوەیە پڕکردنەوەی ناوچە دابڕاوەکان کوردستانی عێراق لەلایەن هێزی پێشمەرگەوە هەم سیاسەتێکی دروست و گونجاو بووە هەم لەگەڵ ئارەزوو و داخوازی دێرینی گەلی کورد دێتەوە و هەمیش پێم وایە درێژخایەنتر دەبێت لەوەی کە ئەگەر بە فەرزیش حکوومەتی ناوەندی عێراق بتوانێت داعش پاشەکشە پێ بکە تەسەور ناکەم کورد بە هاسانی لەو ناوچانەی خۆیان بکشێنەوە دوایە حکوومەتی عێراق و مالیکی 8 ساڵ زیاتر بەسەر چوو نەهاتن مادەی 140 بەڕێوەبەرن نەهاتن ڕاپرسی و ڕێفراندۆمەکە بکەن و هیچیان نەکرد بۆ ئەو شتانەی لە دەستور و قانونی ئەساسی عێراقیشدا هەبوو بە مافی یاسایی کوردیش بوو نەکرد بڵێ ئارزووی نەتەوەی دێریانە مافی یاساییشیان بوو بە جۆرەی دەستور و
یاسای بنەڕەتی عێراق ئەوانەشیان هیچی نەکرد من پێم وایە کورد دەستی باڵایەکی پەیدا کردووە لەو ناوچانە کە ئەگەر واریدی گفتوگۆ و وتوێژیش بێ بۆ چارەسەرێک لە جێگەیەکی زۆر بەهێزترەوە و بە کارتی قەویترەوە دەتوانێت بچێتە ناو ئەو گفتوگۆیانەوە. بەڵێ کاک عەبدوڵڵا سەبارەت بە داهاتووی عێراق و کوردستان و هەرم پرسەکە فەرمووتان چەندان ئێمە ئاماژە بە چەندانە لێدوان بکەین یا اتفاقات یا ڕووداوەگەرێک کە کەوتووە زۆرێک لە بەرپرسانی شایبر ناوەندە جیهانیەکان حتا حکوومەتی ئەمریکا وەکو زالمای خەلیلزاد ئەڵێ کورد بۆ هەتای کێشەی عەرزی یا زەوینی لەگەڵ یا خاکی لەگەڵ حکوومەتی بەغدا نەما و تەواوی ئەو شوێنانە کە قرار بوو بەدەستی بێنە ئەو شوێنانە کە لەسەری کێشەی بوو بۆ هەتایە هاتە دەستی و ئێستا بۆ خۆی بڕیارە دەکە ئەسڵ لە پێکاتەیەک لەناو پێکاتێک وەکو عێراق بمێنێتەوە چوارچێوەیەک بەناو عێراق بمێنێتەوە یا نەڕوا شۆفێری ئەو ماشینە لە ئەسڵا کوردە و لەم ناوە نەچیبان بارزانی سەرۆکی حکوومەتی کوردستان ئەمڕۆڵێ تازە دوای عێراق بە یەک ڕیزی نامێنێتەوە و ئێمە پێشنیارە دێن بە عەرەبەکانی سنەش کە بۆ خۆیان هەرێمێکی سەربەخۆوەکو کوردستانی ئێمە دروست بکەن و پێشتریش کاک مەسعود بارزانی سەرۆکی یاریمی کوردستان بە دەیان جار دەرواقع ئەوەی وتوو بە حکوومەتی مالکی کە ئەگەر خراپە ئەو سیاسەتە بەردەوام بێ ئێمە بڕیارێک لە جۆرێکی دیکایدەن یا شتێکی تر تێتە ئاراوەکە پێوام هاتیوارەوە یەکی لە بەرپرسانی حکوومەتی عێراقی کە کوردە ئەڵێ من هەرچی شەممە بە نووری مالیکیمەوت ئەرێ بودجەکە ئێمە بوو بەچی ئەیوت ئەیدەم ئەوە سبێنی ئەیدەم و ئێستا بۆ ماستابوت و کە قەتعەن حکوومەتی مالیکی بڕیاری داوە بودجەی کوردستان نەدات کێشەکە بە شێوەی سەربازیەکە ڕەنگ بێ بە هاتنی F-16ەکانی ئەمریکایی چارەسەر بکەن. ئایا پێتان وانە ئەمانە کۆی ئەمانە زەمینێکی ئامادە کردگە کە بە لەحازی حقوقی و بە لەحازی ئەوەی کە بەرحاڵ حکوومەت یاریمی هەوڵداوە دیپلۆماسی جیهانی بۆ خۆی سازکەوە سەرکەوتوش بووە بەستێن ئامادەیە بۆەوە کە کورد بە پاڵپشتی تەنانەت وڵاتێک وەکو تورکیا کە تا دوێنێ دوژمنی سەرەکی و بەخەڵ فارساڵی قەسەم خوردێ نەتەوەی کورد بوو هەنگاوێک بەرەو سەربەخۆیی هەڵبێنێ و بەغدا چی دیکە ناتوانێت لە بەرامبەری ڕاوەستێ جارێ ئەوەی کە پێشمەرگە چۆت ئەو ناوچانە و بە دەستیەوە گرتووە دەستیان خۆش بێ کارێکی زۆر چاکیان کردووە و ئەوەش کە ناکشێنەوە هیوادارم نەکشێنەوە و هیوادارم دەزانم ئیرادەکەی لە لای گەلی کورد هەیە لە کوردستانی عێراق بەڵام هیوادارم باڕوودۆخەکەش وەها لەبار بێ بۆیان کە بەڕاستی وەکو ئەو چاودێرە ئەمریکاییە دەڵێ قەت کێشەی تازە خاک و سەرزەمینیان نەما بێ و بە خاکی خوان گەیشت بن بۆ ئەوەش کە ئایا کورد لە بارودۆخێکی گونجاوتردایە ئێستا یان نا ئێستا وایە و وردە لەم ساڵانی دوایی بەرەو ئەو حاڵەتە ڕۆیشتووە و لە ڕۆژانی ڕابردووشدا بە ئالۆزیانەی بەو ئالۆزیانەی کە لە عێراق داهاتۆتە پێشێ و بەو دەست بە سەرداگرتنەی کە کورد چووە بۆشاییەکانی پڕ کردوتەوە لە ناوچە دابراوەکان بەڵێ کورد لە جێگە و پێگەیەکی مەحکەمتردایە دەنجی دلێرترە قسەی لەسەرترە لە مۆقعیەتێکی باشتردایە بۆ ئەوە کە مافە مێژوویە دێرینەکانی خۆی بچەسپێنێ بەڵام تاکوێ دەتوانێت بیان چەسپێنێ و ئایا دەگاتە ئاستی سربەخۆیەکی تەواو بە بڕوای من جارێ هێشتا زووە لەو بارەیەوە نەتیجەیەک وەرگرین دیارە ئارەزوو وەویست جێگەیەکی مهمە یعنی ئەنگیزەیەکی زۆر گەورەیە بۆ سەرکەوتن بەڵام هەموو شتێکیش نییە بۆیە دڵنیام کە سەرکردایەتی سیاسی کورد لە کوردستانی عێراق کە ئێستا ئەوان ڕاستە و خۆ بەرپرسن بە هەموو حیزبەکان و هەموو لایەنەکان خەریکن بیر لە هەنگاوەکانی خۆیان دەکەنەوە ئەوەی من تا ئێستا دیومە هەنگاوەکانیان بە ژیرانە و بە لەسەرخۆیی هەڵگرتووە و نەکەوتونە هەڵپە هەڵپ بەڵام ئەگەر عێراق بەرەو لێکدابران بڕوە بەرەو تەجزیە و لەبەریەک هەڵوەشان بڕوە بێگومان کوردیش دەوڵەتی خۆی پێک دێنێ خاکەکەشی مسۆگەر کردووە بۆ خۆی
و ئەوە دەبێتە قۆناغێکی مێژوویی زۆر گەورە لە ژیانی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا. بەڵام تا ئەوێ دەڕوایانە یا لەو ڕەوتی پێشکەوتنەدا هەر دەڕواتە پێشەوە، بەڵام تا ئەوێش دەگایانە بە جارێت تۆزێکی کە دەبێت چاوەڕوان. بەڵێ بە دڵخۆشیەوە هێزە سیاسەکانی باشووری کوردستان لەم پرسە بەڕاستی بە ئەو پەڕی هەستی نەتەوایەتی هەڵسوکەوتیان کرد. وەکو دوایین پرسیار بەڕێز کاک عەبدوڵای موحدەدی، هەڵویستی کۆمەڵی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستان بە شێوەیەکی فەرمی و ڕسمی لەمەڕ ئەم پرسە و ئەم دۆخەی ئێستا بە تایبەت مەبەستم کوردستانی باشوورە و هەروەها وەکو پرسیارێکی فەرعی ڕۆڵی کوردی ڕۆژهەڵات لە ئەوەی کە وەکو پاڵپشتێک بۆ باشووری کوردستان لەم پرسەوە حتا عەرزم کرد ممکنە سەربەخۆیی کوردستانیش بێ چی بووە و چۆنە بینن؟ پێش هەموو شتێک ئێمە هەڵگیرسانی شەڕی فیرقەیی و مەزهەبی و ئاینی بە شتێکی ناڕەوا و زیانمەند دەزانین بۆ جەماوەری خەڵک بە کورد و غەیرە کوردەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوەمان پێخراپە هەر هەنگاوێک ئەو نەوعە شەڕ و ناکۆچیە دابکوژێنێ و خاوی کاتەوە و هەوڵ بدا کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێستا بڵێن عێراق یا هەر شوێنێکی دیکە، بەرەو دمۆکراسی، بەرەو کۆمەلگەیەکی مەدەنی، بەرەو سێکولاریزم بڕوا، ئێمە لەو جۆرە هەوڵانە پشتیوانی دەکەین و ئەوەمان پێچاک. دووهەم، ئێمە دەخالەت و خۆتێ هەڵقورتاندنی ئێران لە کاروباری عێراق و لە کاروباری وڵاتانی دراوسێ بە مەبەستی ئاژاوەنانەوە و تێرۆریزم و خۆشکردنی ئاوری ئەم شەڕە ئاینی و مەزهەبیە مەحکوم دەکەین. پێمان خراپە و پێشمان وایە ئێران بۆی نییە دەخالەتێکی لەوە زیاتر لە عێراق بکە بە کوردستان و بە بەشە عەرەبەکەیەوە و حەقە لەو بارەیەوە هەڵوێستی زۆر ڕاشکاوانە بگیرێت لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەییشەوە و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئێمە پشتیوانی دەکەین لەو دەستکەوتانەی کە گەلی کورد لە کوردستانی عێراق لە باشووری کوردستان هەیەتی و لەوانە حکوومەت و پارلەمان و هێزی پێشمەرگە و حیزبەکانە و ئەو موئەسسەساتانەیە ئەو مافانەیە کە بەدەستی هێناوە، پشتیوانی لەوانە دەکەین لە ڕاگرتن و پاراستنی ئەوانە خۆمان بە شەریک و بە هاوبەش دەزانین و ئەو سیاستەش لە لایەکی دیکەوە ئەو سیاستە بە دروست دەزانین و پشتی دەگرین کە حکوومەتی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی ناردووە، لە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان پشتیوانی دەکەین کە ناوچە دابڕاوەکانی سەر لە نوێ پڕ کردوتەوە ئەو بۆشاییە و ئاوات دەخوازین کە ئەو ناوچانە بە ڕەسمی و بە قانونیش بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و یەکپارچەی خاکی کورد لە هەرێمی کوردستان دابین بکرێ. هیوادارین کورد و هەڵوێستمان ئەوەیە پشتی ئەوە دەگرین کە کورد هەرچەندی بتوانێ و بۆی بگونجێ، هەرچەندی بۆی بلوێ لە پێناو بەدەستەوەگرتنی مافی دیاریکردنی چارەنووسدا بچێتە پێشێ بە گوێرەی توانا و بە گوێرەی ئیمکانات. بۆ بەنسبەت کوردی ڕۆژهەڵاتەوە چۆنە؟ حەقیقەتی ئەوەیە لە ئەساسدا شەڕی ئێمە لە ئێرانە، لە عێراق نییە و کێشەی ئێمە لەگە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانە ئەو ڕژیمەیە کە 35 ساڵە ئێرانی کردوتە جەهەنەم. لەو نەو ئەگەر عینی وەکو ئەو جەهەنەمە نەبێ کە داعش لە مووسڵ و شارەکانی دیکە دروستی کردووە، زۆر دووریش نییە لەوە ئەو جەهەنەمەی ئێران بۆ خەڵکی ئێران و بۆ گەلی کوردی دروست کردووە. بۆیە ئێمە خوازیاری گۆڕانکاری سیاسی لە ئێرانی، هیچ کێشەیەکی داعش، هیچ کێشەیەکی مەزهەبی لە بیرمان ناباتەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران دەبێ بڕوە ئەم ڕژیوە بە نیسبەت میلەت و خەڵکەکەی خۆی تاوانبارە، بە نیسبەت گەلانی ناوچە و منتەقەکەش
تاوانبارە، عاملی ئاژاوەیە، عاملی نەبوونی ئەمنیەتە، عاملی هەموو ئەو هەژاریانەیە کە ئێستا باڵی بەسەر ئێراندا کێشاوە. هیچ شتێک ئەم خەباتە سەرێکیە لە بیر ئێمە ناباتەوە، وێ شەڕی ئەسلی ئێمە یا بڵێن کێشەی ئەسلی ئێمە لەوەیە. بەڵام دیسانیش ئەگەر ئەم کێشەیە جات چ لای ئێران بێت چ لای داعش بێ هەر لایەک بێ بێتە سەر ئەوەی کە دەستکەوتەکانی کوردستانی عێراق پێشێلکە هەروەکو وتم ئێمە لەگەڵ خەڵکی کوردستانی باشوور و لەگەڵ هەرێمەکەی حیسابی خۆمانمان لەوازیان نەکردوتەوە، هەم داوای سەرکەوتنیان بۆ دەکەین و هەمیش لە تنگانەشدا لەگەڵ یانین دیوادارین تووشی هیچ تنگانەیەک نەبن، بەڵام لە هەر تنگانەیەکیشدا ئێمە خۆمان لای ئەوان دەزانین. بەڵێ زۆر بەڕێز کاکەبڵای موحتەدی سپاسانەکەم بۆ بەشداریتاندا ئەم بەرنامە گەشتنە کۆتایی بەرنامەکەمان باواتی کاتێکی زۆر خۆش بۆ جنابتان. زۆر مەمنون، سپاس، مادوو نەبینی لە هەموو لایەکتان دەکەم. ڕۆژتان باش، ژیانتان شاد. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی بەم شێوە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان کە هەڵبەتە لە دوو بەش عەرزم کرد پێشکەشتان دەکرێمە بەشی دوومەکەی بوو کە کۆتاییات وەک کولی بەرنامەکە. هیوادارم کە کۆی بەرنامەکە بە دڵتان بوو بێ و جێگە ڕزامەندی هەموو لایەکتان بوو بێ و بەسڵا کەڵکتان لێ وەرگرت بێت. تا چاوپێکەوتنێکی تر و بەرنامەیەکی تر بەر بمێنم بە شادی بژین بە سەربەستی و ئازادی ماڵەوە.